ئێوارەتان باش لەگەڵتانین بۆ بەرنامەی استراتیژ ئەم هەفتەیە یەکێک لە گەورەترین هەواڵەکان کە لەسەر ئاستی جیهاندا مشتومڕێکی زۆری لێکەوتەوە ڕۆژنامەکان پڕبوون لە باسکردنی ئەم هەواڵە ئەویش پێکەنانی حکومەت بوو لە ئیسرائیل ئەم حکومەتەی ئەمجارە ئەم کابینێکی ئەمجارە پێکاتووە لە چەند ڕوویەکەوە لایەنێکی مێژووی گەورەی تێدایە لەگەڵ ئەوەشدا وەرچەرخانێکی نوێ لە سیاسەتی ئیسرائیل لە ناوخۆ و دەرەوەی ئیسرائیلدا بۆ نمونە هەشت پارت و هەشت قوارەی سیاسی لەم حکومەتەدا بەشدارن کە هەریەکان لە ڕنگ و ئایدۆلۆژیایەکی جیاواز و چەند جاریش دژ بە یەکن ئەم ئایدۆلۆژیانە لەگەڵ ئەوەشدا بۆ یەکەمین جار دەسەڵاتی نەتەنیاهو دوای 12 ساڵ لە حکومڕانی کۆتایی پێهات کە زۆرترین ماوەی ژیانی هەبوو لە سەرۆکایەتی و لە سەرۆکاتی حکومەتی ئیسرائیلدا لە مێژوودا لە تەمەنی 73 ساڵەی خۆیدا وڵاتی ئیسرائیل ئەمجارە لە حکومەتێک پێکاتووە کە حکومەتەکان لە ڕنگ و ئایدۆلۆژیای جیاوازن وەکو من هەندێکیان ڕاستڕەون هەندێکیان میانڕەون هەندێکیان باگراوندێکی ئاینیان هەیە لەگەڵ ئەوانەشدا بەشێک لە عەرەبەکان لەناو ئەم حکومەتەدا جا دەبێ باس بکەین کە چی ڕوویداوە چۆن ئەم حکومەتە پێکهێنرا لە کاتێکدا ئەوانەی کە حکومڕانی دەکەن ئەوانە لە هەڵبژاردننی 23 ئاداری ڕابردوو کەمترین دەنجیان هێناوە بەرامبەر بە حزبەکەی بنیامین نەتەنیاهو کە سەرێکی پێشی حکومەتی ئیسرائیل بوو ئەگەر سەیری ئەمە بکەن لێرەوە دەیبینن ئەمە هەڵبژاردنەکەی ئیسرائیل بوو ئەمە پەردەمانی ئیسرائیلە کە پێدەگوترێت کەنیسەت لێرەدا 120 کورسی هەیە لە کۆی ئەم 120 کورسیەدا دوای ئەوەی کە حزبەکان زۆرترین ئەو حزبێکە زۆرترین دەنجی بەدەستهێناوە داوای لێ دەکرێت کە حکومەت دروستکە کابینەی تازە دروستکە پێویستە چی بکاتن قوارەیەک دروستکە لەناو ئەم پەرلەمانەدا کە زۆرترین دەنجیان هەبێ لە کۆی 120 کورسی لە پەرلەماندا ئەوەی کە حکومەت دروست دەکات دەبێ 61 دەنجی هەبێتن حزبەکەی بنیامین نەتەنیاهو کە حزبی لیکودە حزبێکی پارێزگارانە لە ئیسرائیلدا توانی 24 لە سەدای دەنگەکان بێنێ بەبەش 30 کورسی لێرەدا بەدەستهێنا ئەمە 7 کورسی کەمترە لە هەڵبژاردننی پێشووی ئیسرائیل هەر بۆ زانیاریشتان ئەم جاریان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 4 هەڵبژاردن لە ئیسرائیل کراوە کە ئەمەش لە مێژوویدا بێوێنە بووە ئەم 4 هەڵبژاردنە هەمووی پەیوەندی بەو قەیرانە سیاسی هەبووە کە لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوودا ئیسرائیل تووشی بووە جا حزبی لیکۆت کە حزبەکەی بنیامین نەتەنیاهوەیە نەیتوانی کابینە دروست بکە و 61 کورسی لە کۆی کورسیەکانی پەرلەمان لەگەڵ قوارەکان تر پێک بێنێ ئەو کاتە داوا لە حزبی دووەم کرا کە حزبی یەش ئاتیدا سەرۆکەکەی لاپیدە داوایان لێکرد کە حکومەت دروست بکە و کابینەی نوێ دروستکە ئەوانیش هەستان لەگەڵ 7 قوارەی تر بەخۆیانەوە 8 قوارە توانیان ئەم حزبە پێک بێنن ئەگەر سیرکەن دوایەوەی لە یەکشەمی ڕابردوو 2 ڕۆژ بەردەی ئێستا لە پەرلەمان کۆبنەوە کرا ئەندامانی پەرلەمان دەنجیان بۆ کابینی تازەدا 59 لەوانە کە لێرەوە بە ڕەنجی ڕەساسی دانراوە 59 لەوانە دەنجیان بە بنیامین نەتەنیاهودا کە حکومەت دروستکە بەڵام 61 ببورن 60 لە دەنگەکان بۆ ئەم 8 گروپە ڕۆژ کە قوارەی سیاسیان پێکەناوە حکومەتێکی تازە پێک دێنن ئەم حکومەتە تازەیە شێوازێکی نوێ لە سیاسەتی ئیسرائیل دێنێتە پێشەوە وەرچەرخانێکە زۆر جیاواز لەوانەی پێشووی کە ئێمە بینومانە لە تەمەنی 73 ساڵەی ئیسرائیلدا نە ئێمە و نە ئیسرائیلەکان و نەجیهان نازانێ ئیسرائیل بەرەو کوێ هەنگاو دەنێ ئەمە لە لایەکدا بنێ کە نارەکانی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەڵێن بەڵام تەنانەت دۆستەکانیشی لە ئەوروپا و لە ئەمریکا پێیان وایە ئەم جاریان ڕوبەڕووی حکومەتێک بوونەتەوە کە پڕ قەیرانترین و گەورەترین کێشە بۆ ئیسرائیلەکان و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکات ئایا ئەمە ڕاستە یاخود ئەمە تەنها ئەوەیە کە نازانن چۆن لەگەڵ حکومەتێکی نوێ و بیر و باوەڕێکی نوێ دەتوانن کاری سیاسی بکەن بۆ ئەم مەبەستە و بۆ گفتوگۆی زیاتر دیبەیتێکی تایبەت ساز دەکەین ئەم شۆ لەگەڵ دوو بیوانی زۆر خۆشەویست یەکێکیان ئارسن ئۆسترۆڤسکی کە لە ئیسرائیل لە تەلەبیبەوە لەگەڵمە هەروەها بەڕێز دکتۆر زوبێر کە شارەزایە لە سیاسەتی نێودەوڵەتی لەگەڵمە لە ستۆدیۆ لێرەوە
سەرەتا بەخێرهاتنی هەردوو لای دەکەم ئەم حکوومەتەی کە ئێستا لە ئیسرائیل دروست دەبێ و ئەم قەیرانانەی کە بەرۆکی ئیسرائیلی گرتووە چوار هەڵبژاردن لە ماوەی 2 ساڵدا و نەمانی نەتەنیاهو کە 12 ساڵە لە حکومدایە لە بەرامبەر ئەوەدا کەسێکی ڕاستڕەوی نیشتمان ناسیۆنالیست لە حکومدایە چۆن دەتوانن بەرگەی ئەم هەموو قەیرانە ناوخۆی دەرەچی بکەنەوە بۆ ئەمە بەستە دەچمە لای میوانەکەم لە ئیسرائیلەوە لە تەلەڤیڤەوە سەرەتا دەمەوێت بەوە دەست پێ بکەم وەکو گوتم نارەکانتان وا سەیری بابەتەکە دەکەن کە ئیسرائیل لە بەردەم قەیرانێکی گەورەدایە بەڵام تەنانەت دۆستەکانیشتان پێیان وایە لە ئەمریکا و لە ئەوروپا پێیان وایە لەم تێکەڵاوێ ئەم حزبانەکە هاتوون و قەوارە سیاسیانە هاتوون یەکیان گرتووە حکوومەت پێک دێنن تێناگەن میکانیزمی کارکردن لەگەڵ ئەوە چۆن دەبێت ئایا ئێوە لە ئیسرائیل چۆن خوێندنەوەتان بۆ هۆیە ئێوەش ئاوە کۆنفیوز بوون بۆی کە نازانن کارەکانی ئەم حکوومەتە تازەیە بە شێوازێک دەبێت دەمەوێت پێش هەموو شتێ سپاس بکەم زۆر خۆشحاڵم کە لە پرۆگرامەکەی جەنابتم لە بەرنامەکەی جەنابتم و قسە لەگەڵەکەم من پێم وان نییە کە لە ئیسرائیل لاوازیەک هەبێ بەڵکو ئیسرائیل هەموو کات بەهێز بۆ بەهێزیشەوە وەڵامی داوەتەوە و کار دەکا و ئەمە پرۆسەیەکە لە ئیسرائیل هەیە وە شتێکی نامۆن نییە پێم وایە بۆیە ئەو تێکەڵیە کە لە دەرەوە هەیە لە وڵاتانی دیکە هەیە من پێم وانە لێرە لە ئیسرائیل هەبێت بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین لێرە بڵێن هەندێک میکانیزمەکە گۆڕاوە هەندێک با بڵێن سیاسیەکان جیاوازن پارتە سیاسیەکان جیاوازن تۆ سەرۆکوەزیرانێکت هەیە کە کەسێکی زۆر ئاینیە و کەسێکی با بڵێن ڕاستڕەوە و پێشتر چەندین با بڵێن پۆستی هەبووە و کەسێکت هەبووە کە پاوارە و با بڵێن پەنابەر بۆ لە وڵاتێکی دیکەوە هاتووە کەسێک هەیە کە عەرەبی ئیسرائیلن کەسێکت هەیە کە من پێم وایە هاوپەیمانیەکی زۆر فرە ڕەنگ هەمەلایەن فرە بۆ چوونە بۆیە پێم وایە ئەمە خاڵی بەهێزی ئیسرائیلە بە پێچەوانەی ئەوەی کە بیرەکەنەوە خاڵی لاوازیە ئەمە پیشاندانی جوانترین نمونەی دیموکراسیە من پێم وایە دکتۆر زوبێر نەفتاڵی بنێت کە ئێستا ڕاست پێدراوە سەرۆکاتی حکوومەت بکە و کابینەکەی پێکێناوە ئەم حکوومەتایەتی نەفتاڵی بنێت کە سەرۆکوەزیرانێکی تازەی لە ئیسرائیل تەنها ماوەکەی 2 ساڵە لە مانجی نۆی 2023 ئیتر دەبێ جارێشتر بۆ یەیر لاپیت شوێنەکە بەجێ بێڵێ کە سەرۆکی پارتی یەش ئاتیدا ئەم دەبێ بە سەرۆکوەزیران جا لە ماوەی ئەو 2 ساڵەدا کەسێکی ئاوە ئاینی لە هەمان کاتدا ڕاستڕە و لە بەرامبەردا لە ناو کابینەکەیدا خەڵکانێکی ئاینی هەنووە تەنانەت عەرەبیشان چۆن دەتوانێت سەرکەوتوو بێ لە کاتێکدا حزبی لیکود و نەتەنیاهو بەو هەموو دەسەڵاتە و بەو هەموو شارەزایە و بەو هەموو ئەزمموی خۆی لە ماوەی ئەو 2 ساڵێدا قەیرانی هەبووە ڕاستی وەکو میوانەکەشت باسی کرد لەوانەیە لە ڕووی فۆرمەوە لە بۆ ناوەخۆی ئیسرائیل شتێکی نوێ بێ بەسە من پێم وایە لە ڕووی هەرێمی و لە ڕووی نێودەوڵەتیشەوە لەوانەیە ڕنگ گۆڕانکاری زۆری بەدوانەیە بەڕاستی ئەو فۆرمە حکوومەت زۆر جیاوازی نەبێ لەگەر فۆرمەکانی تر سەرەتا وەکو باسمان کرد 8 پارتی سیاسی پێکهاتین هاوپەیمانێتیان دروست کردیا بەڕاستی لەوانەیە هەندێک وەکو هەندێک لە توێژەران باسەکەن هیچ کۆیان ناکاتەوە یعنی لە ڕووی ئایدۆلۆژیەوە لێک جیاوازن ڕاستی تێدا چەپی تێدا ئیسلامی تێدا تەنیا لەوانەیە ئەوەی کۆیان بکاتەوە لابردنی ناتەنیاهۆ بێ یاخود دژایەتیکردنی ناتەنیاهۆ کە هەژمونی بەسەر سیاسەتی ئیسرائیلدا کێشا بە تایبەتی لەو 12 ساڵەی کۆتایی ئەمن پێم وایە سەرەتا پێویستیان بنێت پێویستی بە 6 مانگێک بێ لەوانەیە هەتا شەرعیەتی خۆی یاخود پێگەی خۆی بەهێزەکە بە تایبەتی گوتارێکی هەبێ لە بۆوانی دەنجیان پێدا ڕاستڕەوەکان لە ڕووی گوتارەوە بەس ڕاستی ئەمە
طبعا بينيت بيشتريش لقرناتني هو بجدار ولا حكومات بيشتر لوزارة دفاع بوا لكابين أروها وزيري هلانا بم وزيري أبوري وفير كردن بوا طبعا أزمونة شي هي يعني بشكل توجران براستي وحسابك كان قطابي كيناتني هو بوا لواني زورترين جیاوازی کە هەی بێ لەگەڵ ناتەنیاهو ئەوەیە کە لە ڕووی ئیدارەدانی وڵاتەوە جیاوازن ئەو چۆن برێ بزنسمانیش عقڵێکی بزنسمانی هەیە لەوانەیە گۆڕانکاریەکان هەر جەختکردنەوەکە زیاتر لەسەر بەرەو پێش بدنی یاخود بژانەوەی ناوخۆی ئیسرائیلبی لە ڕووی ئابووریەوە بەتایبەت لەبارەی قەیرانی دوای کۆڕۆنا بەس لە ڕووی ململانەی لەگەر فەڵەستینیەکان و لە ڕووی ڕنگدانەوەی بەسەر سیاسەتی هەرێمی و پەیوەندی لەگەر وڵاتانی تر بەڕاستی پێم وانە بتوانی گۆڕانکاری زۆر بکەن ئەگەر لاوااستریش نەبێ لە حکوومەت هەرچەندە لە حکوومەتەکەی ناتەنیاهۆ چونکە سەرەتا زووە ئینسان پێشبینی برم پێشبینی بکەین چونکە تەحالوفەکە هاوپەیمانێتەکە وەک وتمان جیاوازی زۆریان تێدایە بەڕاستی لە ڕووی ئایدۆلۆجیەوە یعنی ئەوەی کۆی کردوتەوە دژایەتیکردنی ناتەنیاهۆیە دواتر لەوانەیە بە دوور نەگرین ئەو ناتەنیاهۆی مەسەلەن کە لە دەرگە دەریان کرد لە پەنجەرە دواتر بێتە مانی مەبەستم ناتەنیاهۆ ئامادەیەوە کۆپۆسەربینیمان 59 کورسی واریە یعنی لە قسەکەیدا هەر باسیەوەی کردگوتی بە زووترین کات دێنەوە دەسەڵات و ئەمانە ناهێلن بۆ ئەزممویەوەشی هەیە گەر بیت بێت لە 1996 سەرۆک وەزیران بوو تا 1990 دوای نەیمە لە 2009 دیسان گەڕایەوە دەسەڵات زۆر ڕاست ئەزممویەوەی هەیە کە تاکو ێساش بەشەکە لە ناو پەرلەمان و گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک دێن جا دەستمۆ لای ئارسن بەر لەوەی باس لە سیاسەتی دەرەوەی ئیسرائیل بکەین تووشی چی دێ ئیسرائیل چەند ڕۆژێکە لە جەنگێکی گەورە هاتوۆتە دەرەوە لەگەڵ حەماس لە غەزە پێ وایە ئەم حکوومەتە تازە دۆخەکە بەرەو ئارامتر دەبا یاخود لەوانەیە گرژی زیاتر لێ بکەوێتەوە چکە بینیمان حەماس لە ستیتمنتەکەی خۆیدا کە زۆر دژایەتی ئەم حکوومەتە تازە ئیسرائیلی کردووە بە ناوی و ناتوەرەی زۆر خراپی لەگەڵدانن لە بەرامبەر ئەوەشدا تەنانەت PLOش بە هەمان شێوە لە ڕامەڵە قسەی باشیان لەسەر حکوومەتەکە نەکردو جا پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا دۆخەکە بەرەو ئارامی دەڕوا لەگەڵ ئەم حکوومەتە تازەی لە پەیوەندیتان لەگەڵ فەڵەستین یاخود لەوانەیە دیسان گرژی لێ بکەوێتەوە من پێم وانە کە هیچ جۆرە سیاسەتێکی ڕیشەی دروست بێت سەبارەت بە حەماس لە ئیسرائیل هەموو لایەک لەسەر ئەوە هاوڕان کە دەزانن کە حەماس چییە و هەموو یەکگرتوویەک هەیە لە تا ڕادەیەک لەو بابەتەدا لەسەر ئەو هەڕەشانەی کە حەماس دروستی کردوون لەسەر ئێمەوە مۆشک ئاڕاستی ئیسرائیل دەکاوە لە غەزەوە و بنیامین نەتەنیاهۆ ئەویش بێنێت کە وەزیری بەرگری بووە و بڵێن هەموو ئەوانەی کە لە پۆستە جیاوازەکاندا و سیاسەکە جیاوازەکان لە مەبەستمەوە بڵێم کە ئەوان هەمویان سیاسەتێکی با بڵێن یەکگرتوویان هەیە سەبارەت بۆ هەڕەشانەی کە لە غەزەوە لە حەماسەوە بە دیاریکراوی دێنە سەر ئیسرائیل لەبارەی کەیسی فەلەستینیەوە پێوەستە من پێم وایە ئەمە جیاوازیەک هەیە و لەوانەیە لە ڕێگەی هاوپەیمانەکانی ئەو بتوانێت جۆرێک لە جۆرەکان با بڵێن پەیوەندیەک لەگەڵ فەلەستینیەکان دروست بکە بەڵام هیچ کاتێک ئیسرائیل لاوازی نانواندووە کاتێک کە دێتە سەر ئەوەی کە هەڕەشەی تیرۆری لەسەر بێ ئەوە لەلایەک دکتۆر زبێر سیاسەتی ئیسرائیل لە سەردەمی جۆ بایدن بەرەو ئاقارێک تر هەنگاو دەنێەوە لە سەردەمی ترامپ شتێکی دیکە بوو بۆ نمونە بیرمان نەچێت ترامپ تاکە سەرۆکی ئەمریکا بوو کە هات شوێن و پێگەی ستافەکانی خۆی و هەروەها قنسولیە و باڵێزەکانی خۆی لە تەلەبیبەوە گواستەوە بۆ ئۆرشەلیم کە ئەمە دەنگدانەوەیەکی زۆر خراپی لێکەوتەوە لەسەر ئاستی جیهاندا بەڵام ئێستا لە سەردەمی جۆ بایدندا پێدوایە گۆڕانکاریی ئەوتۆ لەگەڵ حکوومەتەدا بکرێت پرسیارەکەم دوو لایەنە ئەمە لایەنێکیان لایەنەکەی دیکەن ئەوەیە چی بەسەر ئەم هاوپەیمانیەی ئەیبراهام دێتن کە لە نێوان ئیسرائیل و هەندێک لە وڵاتانی عەرەبی وەکو قەتەر و وەکو ئیمارات و تەنانەت سوودان و هەروەها دەنگۆیەوە هەو بکە لەگەڵ سعودیاش
لێک نزیک بوونەوە بدێ ئەمە چی بەسەر بێ سەبارەت بە بەشی یەکەمی پرسیارەکە ڕاستیە بن پێم وانە دەرفەتێکی تر لە بۆ ئیسرائیلەکان ڕێککەویتەوە لە شێوەی ترامپ یعنی پێم وانە جۆ بایدن وەکو ترامپی لە مامەڵەکردن چونکە لەوانەیە بە پێچەوانە ئەوە دەرفەتێک بی لە بۆ جۆ بایدنیش ینی پێکهێنانی حکوومەتی نوێ لەوانەیە جۆ بایدن لە کۆمەڵێک ڕووە وەکو دەرفەتێک ببینی لە بۆ ئەو ڕێکەوتنە ئەتۆمیەکە ئێستا لەگەڵ ئێرانیەکان هەیە یعنی چۆن برێ ئیدارەی نوێی ئەمریکا بە تایبەت لە سەردەمی جۆ بایدن بە حکمی ئەو هاوپەیمە ئەو گەڕان ئەو بەهێز گەڕانەوەش لە بۆ ناتۆ لە بۆ هاوپەیمان ئەوروپیەکان پێم وایە گوشارێکی ئەوروپاشی لەسەربی لەسەر چۆن برێ هێورکردنەوەی گرژیەکان لە ڕاستی لەگەر فەڵەستینیەکان پێم وانە ینی لەوانەیە ئەو سەرۆکی نوێ پینێت گوشاری جۆ بایدنیشی لەسەربی لەبارەی ئەوەی بگاتە ئەگەر هیچ نەبی ڕێکەوتنێکی سنووردار لەگەر حەماس وەکو وتمان وەکو میوانەکەشت باسی کرد ئارسن ینی گۆڕانکاری ڕیشەی بەڕاستیە بە نابی چاوەڕێ بکەین هەتا گۆڕانکاری ینی سنوورداریش چونکە گەر تەماشەمان کردبی هەر لە 67ەوە ڕاستی و حکوومەتانە ئیسرائیل هاتین هەمویان لەسەر فراوان خوازی ینی هەر حکوومەتێک لە دوای حکوومەتەکەی تر بە تایبەت لە نیشتە جێکردنی یەهودیەکان ینی هەمویان لەسەرەوە کۆک بووینە بەڕاستی ئەوەی پەیوەست بۆ بە گۆڕانی هەندێک جار سیاسەتی ئیسرائیل زیاتر گوشاری ئەمریکا وڵەوانی ئەوروپیەکان بووبی لەبەر ئەوە من پێشبینیەکەم گوشاری لەسەربی بە تایبەتی لەو 2 ساڵی یەکەم ئێمە نابێ لە بیرمان بچێتەوە کە ڕێکەوتنێک لەگەر ئێرانیەکان هەیە ئەمە لە پێش هەڵبژاردنەکانی ئێرانین گوشارێکی لەسرە بێ تایبەت بە ڕێکەوتن لەگەر وڵاتانی عەرەبی کە بەڕاستی دەستکەوتێکی گەورەیە توانین لە بۆ هەم ناتەنیاهو هەم ئیدارەی ترامپیش بگەڕێنینەوە ئەمن پێم وایە حکوومەتی نوێ بەردەوامە بی لەسەر نزیک بوونەوە لە جیهانی عەرەبی بە تایبەتی لە وڵاتانی کەندا و لە سوودان و کە لیستێکی تریش بەڕاستی بەڕێوە لەسەر ئەوە بەردەوامە بن بەس ئەوە تا زۆر محکومە بە وتم بەو ڕێکەوتنە ئەتۆمیەی لەگەر ئێرانە کرێ و بە ئامادەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی بە تایبەتیش لە عێراق و لەو ناوچانە لەوانەیە تاوان پێشبینی بەڕاستی ئەتوانین پێشبینی دووسێ پێشبینی بکەن پێشبینیەک ئەوەیە ئەگەر ئەمریکا بەلاواستر یاخود وەکو باسەکرێکشانەوە لە عێراق و لەو ناوچانە هەبێ لەوانەیە بەشێک لە وڵاتانەی کە ئێستا نزیکن لە ئیسرائیل محاولە بکەن نزیک بنەوە لە ئێرانیش ئێمە نابێت لە بیرمان بچی هەر تقریبەن مانگێک پێش ئێستا چەند دانوستاندنی نهێنی هەبوو لە بینی سعودیەکان و لە بینی ئێرانیەکان لە عێراق ئەمە دوو یان ئەوانەی کە ئیسرائیل ڕێکەوتنی پێشتر لەگەر کردوون یان نزیکە بنەوە لە ئێران احتیمالی ئەوەش هەیە یانیش ئەوە بەرەکەتون ترەبی وەکو وتمان وڵاتی دریشی دێتە پار نزیکترە بنەوە لە ئیسرائیل ئەمە تا ئاستێکی زۆر بەڕاستی وابەستەی ئەو ڕێکەوتنە ئەتۆمیەیە کە ئەمریکا لەگەر ئێران ئەیکا و فۆرمی ئەو ڕێکەوتنە ئەتۆمیە هەر بابەتێکی گرنگە بۆی قسە لەگەڵ ئارسنیش بکەین لەسەر ئەم بابەتەی ئەتۆمی ئێران کە بەرەو کوێ دەڕوا ئەوەی بکە بە ئێرانیەکان و ئەمریکایەکان لەگەڵ ئەوروپایەکان لە هەوڵی ئەوەدان جارێکی تر ئەوەی کە پێی دەگوترا JCPOA بێنەوە بەر گفتوگۆکردن و قسەی لەسەر بکەن و بۆی جارێکی دیکە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران باش بکەنەوە بەڵام ئیسرائیل ڕۆڵی چی دەبێت لەم نێوەندەدا ئایا ئیسرائیل لە لۆبیکردن بۆ ئەوەی کە ئەم ڕێکەوتنە لە نێوان ئەمریکایەکان و ئەوروپایەکان لەگەڵ ئێران ڕوونەدا بەردەوام دەبێت و پرسیارەکەش دیسانەوە دوولایەنی هەیە چکە بەشێک لەو قەرارانەی کە سەرۆکوەزیرانی تازە کە لە حزبی یەمینایە تەنها 7 کورسی هەیە لە ناو پەرلەماندا بە کۆی 1 کورسی توانیان ئەم 8 قوارەیە کە حکوومەت پێک بینین بۆ هەر شتێک پێویستە بگەڕێنەوە پەرلەمانجا چۆن دەتوانێت ئەو بیڵ و شتانێکە دێتە پێشەوە لە پەرلەمان هەم ئەوانەیە کە پەیوەندی بە سیاسەتی دەرەوە هەیە وەکو بابەتی ئەتۆمی و ناوەکی ئێران هەمووها لۆبیکردنی ئیسرائیل لەم وڵاتە زلهێزانەدا تێبپەڕێنێ لەم پەرلەمانەدا. پێم وایە ئێران سیاسەتی ئێمە بەرامبەر بە ئێرانیش بە هەمان شێوە ڕوونە بە ئیسرائیل بەرامبەر بە ئێران ڕوونەوە دیارە و پێم وایە لەوەش هاوڕاییەکی با بڵێن تەواو هەیە لە نێوان پارتە جیاوازەکاندا و لە نێوان پارتە سیاسیەکانیشدا بە هەمان شێوە و لە حکوومەتەکەی نەتەنیاهۆش بە
هەمان شێوە ئێرانی وەکو گەورەترین هەڕەشە وڵاتی سپۆنسەری تیرۆر ناوزەت کردووە و بەردەوام هەوڵی تێکدانی دۆخی ئیسرائیلی داوە هێرشی کردووە پاڵپشتی با بڵێن ئەو میلیشیانەی کردووە کە هێرش دەکەنە سەر ئێمەوە کە حەماس نزیکترین یانت بۆ باسکەم حەماسە کە هاوکاری حەماسی کردووە بۆیە من پێم وایە بنیامین نەتەنیاهوە هەروەها بێنێتیش بە هەمان شێوە لەم بابەتەدا هاوڕان و هەردووکیان دژی JCPOA ئەوی کە پێوتری ڕێککەوتنی ئەتۆمین لەگەڵ ئێران بۆیە ئێران ئیسرائیل لەسەر ئەم سیاسەتەی خۆی بەردەوام دەبێ و لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی ئەمریکا یەکێتی ئەوروپا قسە دەکەن بۆی کە جارێکی دیکە ڕێگە نەدەن با بڵێن ئەو ڕێککەوتنە زیندوو بکرێتەوە وەکەوەی کە هەیە بۆیە لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان ئێمە ئەم حکوومەتەش بتوانێت هەوڵەکانی خۆی لەگەڵ ئیدارەی ئەمریکا بخاتە گەڕ لەگەڵ سەرۆک بایدن بۆی کە بۆی ڕوونکاتەوە و سەرنجی ڕابکێشێ کە چەندە نەک تەنها ئەوان هاوپەیمانەکانی دیکەشوانەیە کە لە ناو گفتوگۆکانی با بڵێن ئەوانەی ڤێننادان با بڵێن تیان بگەنێ لە هەڕەشەکانی ئێران زۆر بە کورتی ئارسن پەیوەندیەکانی ئیسرائیل و تورکیا بەرەو چه ئاراستەیەک دەڕوە لە سەردەمی حکومڕانی نەفتاڵی بنێت ئیسرائیل و تورکیا ئەوان پەیوەندیەکی زۆر باشیان هەبوو بەڵام ئەو پەیوەندیانە تێک چوون لە ژێر دەسەڵاتی ئەردۆغاندا کە ئەو بە شێوەیەکی تند و هەڕەشە با بڵێن ئامێز قسە لەگەڵ ئیسرائیل دەکا بۆیە پەیوەندەکانی سارد کردەوە تێکی دانهێنانی خوارەوە بۆیە هۆکارەکەشی ئەتوانم بڵێم کە ئەو تا ڕادەیەک هاوکاری گروپی تونڕەوی کردووە و ئەویش لێدوانەکانی تند بوون بەرامبەر بە ئێمەوە بەرامبەر بە گەلی ئیسرائیل و بەرامبەر بە حکوومەتی ئیسرائیل بۆیە هیوادارم کە سەرۆک ئەردۆغان بە خۆیدا بچێتەوە و بتوانێت خۆی لە حەماس و ئێرانی ڕژێمی ئێران دوور بخاتەوە و بتوانێت ڕێگەیەکی ئێرێنی و بگەڕێتەوە سەر ئەو پەیوەندی مێژوویە تند و تۆڵەی کە لە نێوان هەردوو وڵاتدا هەبووە. ڕێزان دوای ئەوەی 4 ملیۆن و 436,365 هاوڵاتی ئیسرائیل دەنجیان لە پەرلەماندا و بنیامین نەتەنیاهو بە یەک لە دەستدانی یەک لە کورسیەکانی دەنجی کۆی گشتی پەرلەمان نەیتوانی حکومەت پێک بێنێ نەفتانی بنێت بۆ ماوەی 2 ساڵی داهاتوو حکومڕانی ئیسرائیل دەکات. ئەم حکومەتە تازەیە لە بەردەم گەورەترین کێشەی ناوخۆ و دەرەچیدایە. چۆن ئەم حکومەتە بەڕێوە دەچێ و داهاتوەکەی چی دەبێ و دەرەنجامی ئەم پێکهاتەیە و ئەو قەوارن ئەم هەشت قەوارە سیاسەکە یەکیان گرتو حکومەت پێک بین لە ئیسرائیل بەرەوێ دەڕوا ئیتر ئەمانە ئەو بابەتانن کە لە چەند هەفتەی داهاتوو دەبینین. سپاس بۆ ئارسن ئۆسترۆڤسکی و هەروەها دکتۆر زبێر کە میوانەکانم لە ئیسرائیل و لە ستۆدیۆ لەگەڵم بوون. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون. شەفتان شاد.